سڵاوتان لێبێ ئەمجاریش بە کۆمەڵێ بەرگە و بابەتی نوێی ئابووری لە جیانەوە تا کوردستان هاتوونێتە خزمەتتان لە بەرنامەی ژێرخان. هەواڵەکانی هەفتە سەرەتا لە بێکاری ئەمریکاوە دەست پێکەین. هەفتەی ڕابردوو ژمارە و کەسانی لە ئەمریکا ناویان تۆمار کردووە بۆ وەرگرتنی بیمەی بێکاری 10,000 کەس بووە. ئەمەش بە بەراورد بە هەفتەکانی ڕابردوو ژمارەکە بۆ 245,000 کەس دابەزیوە. هاوکار ژمارە ئەو کەسانەی بۆ بێکاری بەردەوام ناوی خۆیان تۆمار کرد 2,000 کەس کەمی کردو و ژمارەکە گەیشتوەتە 1,970,000 کەس. ئەمەش لە کاتێکدا چاڕوانەکانی بازار لەسەرەوە پرسا 1,920,000 بووە. شیکەرەوانی ئابووری وای بۆ دەچن ناوی قوبڵکراوی تۆمارکراوان بۆ بیمەی بێکاری کەمترە لە 300,000 کەس. ئاماژەیە بۆ باشبوونی بازاڕی دەستیکاری ئەمریکا لە کاتێکدا ڕێژەی بێکاری لە ئایار لە مانگی ئایاردا لە 4.3 کەمی کردووە. بەوەش نزمترین ئاستی 16 ساڵی ڕابردووی بەخەوە بینی. یەکێتی گواستنەوەی ئاسمانی گیانی ئایاتە دووبارە داوا دەکات وڵاتانی کەندا و سنوورەکانی خۆیان لەگەڵ قەتەر بکەنەوە. ئەلیکساندەر دیجۆیناک سەرۆکی ئایاتە ڕایگەیان پیشەکەیان پشت بەسووە بەکرانەوەی سنوورەکان. چاوەڕێکردنەوەی سنوورەکان بەڕووی قەتەردا تا ئەو کارە زووتر بکرێت باشترە. ڕاشیگەیان ئەم کاری وڵاتانی کەندا و کە گەمارەوەیان خستوتە سەر قەتەر لە ئەنجامی هەڵکشانی گرژیەکانە. هێڵی ئاسمانی نیشتیمانی سعودیە و ئیمارات گەشتەکانیان لەگەڵ قەتەر هەڵپەسارد. ئەوەش ڕێژەی هاتن و چوونی گەشتیارانی لە قەتەر هێنایە ئاسی نزیکەی لە سەدا 50. وەستانی هێڵی هەناردەی بۆری نەود لە نەیجیریا بژمێکی دیکەی دایە بازاڕی نەود لە کۆتایی هەفتەدا. ئەوەش دوای ئەوە بۆهۆی کێشەی کەنداوە لە سەدا 4 بەهای خۆی لەدەستدا. بەپێی تۆماری بازاڕدارەکان خاوی برێن 29 سنت بەرزبوونەوەی تۆمار کرد بەرمیلێک نەوت گەیشتە 48 دلار و 50 سنت. هاوکات خاوی ئەمریکیش 90 سنتی زیاد کرد و گەیشتە 45 دلار و 80 سنت. پێشتیش خاوی ئەمریکی و برێند بۆی فشاری بەزبوونەوەی نەوتی ئەمبارکراوی ئەمریکا و کێشەی کەنداوەوە لە سەدا 4 بای خۆی لەدەستدا. ئەو دابەزینە لە کاتێکدا بوو کە ئۆپیک تا ئازاری 2008 ڕێکەوتنی کەمکردنەوەی بەرهەمی پەسەند کردووە. لە عێراقەوە هەواڵێک تایبەت بە بۆرسەی عێراقی. بۆرسەی عێراقی ئاشکرای کرد ژماری پشکە نمرەدارەکانیان لە بۆرسەی عێراقی بۆ 2.8 تریلیۆن پشک بەرز بووەتەوە. ئەحمەد عەبدوسەلام بەڕێوەبەری جێبەجەکاری بازاڕی دارایی عێراق ڕایگەیاند لە دانیشتەکانی هەفتەی ڕابردوودا پشکی 57 کۆمپانیا لە بازاڕی دارایی عێراق ئاڵگۆڕیان پێکراوە. هاوکاتکارەکانی 13 کۆمپانیا وەستاوە بەهۆی پابەند نەبوونیان بە پێدانی زانیاری دارایی ساڵانە و وەرزانە. ڕاشیگەیان ژماری پشکی نمرەدان لە بازاڕەکەیان بووەتە 10 تریلیۆن و 824 ملیار دوای تۆمارکردنی پشکەکانی بانکی ئیسلامی بە سەرمایی 100 ملیار دینار. ئەحمەد عەبدوسەلام بەڕێوەبەری جێبەجەکاری بازاڕی دارایی عێراق ئەوەشی ئاشکرا کرد 4 ملیار پشک لە دانیشتەکانی هەفتەی ڕابردوو ئاڵوگۆڕیان پێکراوە کە بەهاکەیان 3 ملیار دینارە. دێنەوە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی 1 ملیار دلار لە بازاڕەکانی سلێمانیا دیار نەماوە. ژمارێک لە وڵاتیان و کەسبکارانی شاری سلێمانی سەردانی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانیان کرد و سکاڵایاندایە 10 پەرلەمان دەست بەو دوو کۆمپانیای حەواڵەکردنی دراو. ئەم کەسانە بازەوە دەکەن لەلایەن دوو کۆمپانیاوە بە ناوی حەواڵەی دراو بۆرسەوە بڕی 1 ملیار دلاریان براوە. نوێنەری سکاڵاکارەکان سیروان محەممەد لە کۆنگرەکە داوتی بە ناوی زیاتر لە 100 سکاڵاکارەوە هاتوونەتە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان لەسەر دوو کۆمپانیای حەواڵە کە سکاڵامان لەسەر تۆمار کردوون. لەسەر ئەوەی نزیکەی 1 ملیار دلاریان لە خەڵکی شاری سلێمانی سندووە بە ناوی بۆرسەی گیانی و حەواڵەوە لە کاتێکدا ئەو دوو کۆمپانیای هیچ مۆڵەتێکیان نیە و تێشی ئەو دوو کۆمپانیای هیچ مۆڵەتێکی یاساییان نییە و لەلایەن 4 کەسی عەرەب و 2 کوردەوە بەڕێوە براون و
دوای سکاڵاکردنمان لەسەریان دەستگیرکران، بەڵام ئێستا و کەسانە بە مادەی 456 ئازاد کراون. هەواڵەکانی هەفتەتان پێشکەشکرا. بۆهۆی ئەو گرژیانەی لە کەندا و ڕوویداوە، دۆسێکی تایبەتمان بە وڵاتی قەتەر و ئابوووریەکەی ئامادە کردووە. قەتەر وڵاتێکی بچووکە لە سەرڕۆخی کەنداوی عەرەب، بەڵام ئابوووریەکی بەهێزکە قەتەری کردووەتە ژمارێکی گەورە لەسەر ئاستی گیان و کەنداوی عەرەبی تا ئەو ڕادەیەی وڵاتان بە گامارەدانی ئابووری دەیانەوێت سیاسەتی دەرەوەی ئەو وڵاتە گۆڕانکاری بەسەرا بهێنن. ئێمە گرافیەکمان لەسەر ئابووری قەتەر بە شێوەیەکی گشتی ئامادە کردووە بۆ ئێوەی بەڕێست. وڵاتی قەتەر ژمارەی دانیشتوانەکەی 2 ملیار و 700 ملیۆن و 2 ملیۆن ببرن 700,539 کەسە. ڕووبەرەکەی 11.437 کیلۆمەتر دووجایە. مێژووی قەتەر لە ساڵی 1916 لە ژێنتیداری بەریتانیا بوو، واتە قەتەر لەسەر داوای خۆی بەریتانیا پارێزگاری لێکردووە، بەڵام ساڵی 1970 قەتەر سربەخۆیی وەرگرتوو بووەتە وڵاتێکی خاوەن پێگە و سەروەری خۆی لە ئاسی گیاندا. ئابووری قەتەر قەبارەی کۆی بەرهەمی خۆماڵی قەتەر 170 ملیارە، واتە ئەوەی پێوترێت GDP قەتەر 170 ملیاری هەیە. پشکی تاک واتە لە قەبارەی کۆبەرهەمی خۆماڵی پشکی تاکچەنێکە 129,000 دۆلارە. قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان قەتەر وڵاتانە 89 ملیار دۆلارە. ڕێژەی بێکاری لە قەتەر لە سەدا 0.2 کە ڕێژەیەکی زۆر کەمە. قەتەرێکێکە لە وڵاتانەی ڕێژەی بێکاری زۆر کەمە و دەستی کاری بیانیشی لە هەمان کاتا زۆرە. کەرتی نەوت و غاز لە قەتەر بەتایبەتی غازی سروشی لە قەتەر گرنگترین بڕبڕی پشتی ئابووری قەتەر. یەدەگی نەوت لە قەتەر 15.3 ملیار بەرمیلە، 14هەمین وڵاتە لە ئاسی گیانە ئەو یەدەگەیە بێ. یەدەگی گازی سروشتی قەتەر کە پێگەی قەتەری بە تەواوی بەهێز کردووە 24 تریلیۆن و 700 مەتر سێجایە، واتە لە سەدا 20 هەموو غازی گیان لە قەتەر کۆبووەتەوە، ئەواتە یەدەگی غازی قەتەریە. هەناردەی غازی قەتەر لە 2016 77.2 ملیۆن تەن بۆ، واتە لە سەدا 29.9 هەناردەی هەموو گیانەر. بۆ زانیاریتان قەتەر لە دوای رووسیا و کۆماری ئیسلامی ئێرانەوە کە دوو گەورە وڵاتی بەرهەمهێنەری غازن، واتە پلە یەکەم و دۆیان بەرەکەوێت. قەتەر سێمین وڵاتە لە ئاستی گیانە کە توانای هەناردەکردنی غازی هەیە، واتە لە دوای رووسیای فیدراڵ و کۆماری ئیسلامی ئێرانەوە قەتەر سێمین وڵاتەکە توانای هەناردەکردنی غازی هەیە. قەتەر چۆن ڕوبەڕووی گەمارەکەی خەلیج دەبێتەوە؟ بەپێی میدیاکانی قەتەر بەتایبەتی پێگەی ئەلجەزیرە کە پەیڕەو لە سیاسەتی قەتەرەکە، هەناردە لە قەتەرە لەگەڵ گیانە، واتە هەناردەی قەتەر بۆ گیان لە سەدا 92.5، واتە قەتەر بەرهەمی خۆی هەناردەی گیانەکە بە ڕێژەی لە سەدا 90.5. بەڵام هەناردەی قەتەر بۆ کەندا وڵاتانی کەندا و ئیماراتە سعودیە بەحرەینە لە سەدا 7.5. هاوردەی قەتەر لە گیانە، واتە ئەو کاڵانە قەتەر هاوردەیانەکە لە گیان لە سەدا 86، واتە لە سەدا 86 کۆی ئەو بەرهەمانەی کە قەتەر ئەیان هێنێتە ناو وڵاتەکەیەوە هاوردەیانەکات لە سەدا 86 لە گیانەوەیان هێنێ، لە سەدا 14 لە کەنداوەێنێ. ئەمەش کارتی فشاری کەندا و زۆر کەم ئەکاتەوە بەرامبەر بە قەتەر، چونکە ئەو مامەڵەکەی زۆرترین لەگەڵ گیانایە تا کەندا و تەنانەت دیانی ئێستا لەو لە سەدا 14 بە پێی وتەی بەرپرسانی سعودیا لە سەدا 68 هەڕەشەی وەستاندنی لەسەرە. بەڵێ ئەمە خشتەیەکە کە پێگەی ستاتیستای ئەمریکی ئامادەی کردووە. قەتەر هاوردەی لە چینەوە لە سەدا 11، لە ئەمریکاوە لە سەدا 11.3، لە ئەیماراتەوە لە سەدا 9.0،
لە ئەڵمانیا و لە سەدا 7.7 لە یابانەوە لە سەدا 6.7 واوکارد هەناردەی لە زۆرترینی بۆ یابانە کە لە سەدا 14.6 دوایەوە بۆ هەندە لە سەدا ببورن لە یابان لە سەدا 25.4 دوایەوە بۆ هندستان لە سەدا 14.6 لە بۆ چینیش هەناردەی هەیە لە سەدا 8.4 بۆ ئیماراتی عەرەبیش لە سەدا 6.8 بۆ سنگافورش لە سەدا 5.6 ئەمە ئەو زانیاریە نەبوو لەسەر قەتەر پێشکەشتان کران. بەڵێ ئەچینە سەر تەوەرەی هەفتەمان بە گوێرەی چەند بەڵگەنامەیەک بڵاوبووەتەوە چەند کەسێک لە سلێمانی بە ناوی بۆرسەوە ئاڵوگۆڕی درراوە نزیکەی 1 ملیارد دۆلاریان لە هاوڵاتیان وەرگرت و بردویانتە دەرەوەی وڵات. ئێستا نەپارەکە دیارە و سەدان هاوڵاتیش بۆ هۆیەوە زیانمەند بوون. ئێمە گرافیکێکمان سەرەتاییمان ئامادەیە لەم بارەیەوە پاشان دوو میوانی زۆر بەڕێزکە زیانمەند بوون لەم پرسەیە دێنە ستۆدیۆ و شیکاری ئەم بابەتە دەکەین. ئەو کۆمپانیای پارەیان بردووە بە پێی وتی ئەو کەسانی کە زیانمەند بوون لێیان هەرێکە لە کۆمپانیای ترێد سنتەرە کە لە پاشان کۆمپانیای سلێمانی مۆنیە ئەو ڕێگایانی کە پارەکانیان لە هاوڵاتیان کۆ کردووەتەوە یان پارەکانیان وەرگرتووە ڕێگای بۆرسە بۆ واتە ئاڵوگۆڕی دراو لە بازاڕە جیهانیەکانە و پاشان دروستکردنی کارتی ئەلکترۆنی ڤیزە کارت و ماستەر کارت و جۆرەکانی کارت کە ئەتوانی بازاڕی لە بازار ئەلکترۆنەکانە شتی پێ بکڕی. دوو حواڵەی پارە بووە لە هەرێمی کوردستانە بوڵاتەن لە هاوکات بە پێچەوانشەوە ئەو بڕەپاری کە دیار نەماوە بە دەقیقی 980 ملیۆن دۆلارە. بەڵێ بەڕێزان پاش ناوبڕێک ئێمە قسە لەگەڵ هەردوو میوانی زۆر بەڕێزمان دەکەین. بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر دیارنەمانی ئەو 1 ملیارد دۆلارە لە بازاڕی سلێمانی میوانداریەکە لە بەڕێز سیروان محەممەدمان کردو یەکێک لە نوێنرانی و کەسانی سرمایەکانیان براوە هاوکات ساڵح مەحموود کە یەکێک لەو کەسانی بە هەمان شێوەی سەرمایە براوە هەردووکیان زیانمەندی ئەم دۆسیین. پێمە خۆشە کاک سیروان لە بەڕێستان دەست پێ بکەین وردەکاری ئەم دۆسیە چییە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. بەڕاستی من ئێستا حەقوا بوو لایانی پەیوەندیدار هەستایە بە شرۆڤەکردن و بە دوواداچوون لەسەر ئەم دۆسیەیە. لایانی پەیوەندیدار لەسەر ئەم مۆزوعە هاتایە دەنگ چوون ئەمە زەرەرەکە زۆر زۆرە و هەم مقداری پارەکە زۆرە، هەم ئازاری خەڵکەکە زۆرە، هەم شتێکی زۆر ناقانونی و ناجایز لەم شارەیە ڕوویاوە. خەرقێکی قانونی ڕوویاوە، خەرقێکی ئەمنیە. لەبەرەوە من داوا لەلایانی پەیوەندیدارەکەم چاوی خۆیان لێ نەخەوێنن لە مۆزوعە بێنە دەنگ گوێی خۆیان لێ نەخەوێن چاوی خۆیان لێ نەخەوێن. ئەمەکو پێشەکی دۆسیەکەمان بۆ ڕوون کردو چۆن ئێوە پارەتاندا و بەم بۆرسەیە بۆ ینی حواڵە بەم کۆمپانیایە و بۆچی ئێستا پارەکانتان دیار نین؟ ئەم کۆمپانیای تری سنتەرە بە ناوی بۆرسەی جیهانیەوە ماوەی 10 ساڵە لەم شارەیە کارەکات. باش یەکەم جار هاتووە لە قەیوان لە فندقی قەیوان لەوێ ئۆفیسێکی فچووکی داناوە مۆڵەتیان نەداوەتێ بە ناوی نووسینگەیەوە دایناوە نووسینگەی فیردۆس دوایی بە ناوی نووسینگەی ڕابح هەر ماوەیەک و لەژە ناو نیشانێکە ئەم کارێ بەڕێوە بردووە. دوجار هاتووە بە ناوی ئاخرجار کە ئێستا تری سنتەرە لە ناو دڵی شاری سلێمانیە کە پێڵەن سلێمانی پاڵاس لەوێ سنتەرێکی گەورەی داناوە و چەند شاشەیەکی گەورەی داناوە و سیستەمێکی هێناوە بە حساب خۆی لە عەمانەوە هێناوێتی. ئەم سیستەمە بە حەقەت ڕەقەمە بەڵام لە تەلەڤیزۆنەکان و تەلەڤیزۆنەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و رادیۆکانی هەرێمی کوردستان و هەتا بازاڕی شەوکەتی مەلا لەوێ ئۆفیسیان هەبووە بۆ پارەوەرگتن لە خەڵک شاشەیەکی گەوریان هەڵواسیوە ڕیکلامیان بۆ کردووە کە گوایە ئێمە
بۆرسەی جیهانی مان کردوێتەوە لە شاری سلێمانی نووسینگەکەی ڕئیسیمان لە سلێمانی پاڵاسە و بۆ زیادکردنی سەرۆ و سامانەکانتان وەرن کارمان لەگەڵا بکەن زۆر باش بەڵام دوجار ئەم بۆرسەیە بۆ هۆی ماڵوێرانکردنی خەڵک نەک زیادکردنی سەرۆتی خەڵک ئەم پارانیان ئەمان خستە سەر حسابێکی تایبەتیان بۆ کردینەوانێ باش حسابەکەی حسابەکەی بانک بوو یای خۆتان بوویانی حسابێک لەوێ بۆیانە کردینەوە مەفروض بوو لە بانک بکرێتەوە باش ئەوەی کە ئێمە ئێستا بە دوواداچوونەکەین ئێستا زانیمانە بۆرسەی جیهانی ئەبێت حکومت خۆی سەپەرشتیکە بانکێکی حکومی خۆی سەپەرشتیکە پارەیەکی زۆر خەیاڵی و گەورە تەمینات دانێت لە ئەو بانکەیە بۆی کە زەبوونی هەبوو ئەگە ئەو زەبوون و مشتریانی هەیەی کێشەیان بۆ دروست بوو لەگەڵ سنتەرەکەیان لەگەڵ بۆرسەکەیە لە دوجار لە بانکەکە پارەکەی خەڵک مەحفوظ بێت بەڵام ئەمانە هیچ مۆڵەتێکیان نەدراوەتێ ئێستا لە ڕادیۆی لە سەوتی ئەمریکاوە بڵاو بۆتەوە بەڵگەکان و بە بەڵگە و بە دۆکۆمنت بڵاو بۆتەوە کە لایەنی پەیوەندیدار بانکی مرکزی وەزارەتی مالیە ئەوانی کە پەیوەندن بە دارایی و ئابوووریەوە هیچ ئەڵێن هیچ مۆڵەتێکی بۆرسە و حەواڵەشمان نەداوە بەم خەڵکانە ئێمە لەگەڵ ئەم سنتەرەیە کە ڕوبەڕوو بووینەتەوە لە دادگا ماوەی ساڵێکە لە دادگا ئینمان تۆمار کردووە داوامان تاوانمان کردووە ڕوبەڕوونەوەیان پێ کراوە ئەڵێن پارانەمان نردووەتە دەرەوەی وڵات بۆ ئەمانمان نردووە پارەی ئێمەیان وەرگرتووە نردویانە بۆ دەرەوەی وڵات ئەمە چی قسەی کردوواڵێ نردوماتە ئەمە ئەیاد عەرەبەکە کە چوار بریتین لە چوار عەرەب و دوو کورد عەرەبەکە ناوی ئەیاد زوهێرە کە بەرپرسی ئەو سنتەرەیە بەرپرسی کۆمپانیاکەیە ئەڵێ ئێمە ئەم پارانە ئێمە وەسیت بووین لە بینی ئێوە و بۆرسەی عالەمیە باش ئێمەش گوتمان ئەگەر وەسیتی تۆ ئەو پارانی ئێمە بۆ بۆرسەی عالەمی ڕۆیشتووە ناوی کۆمپانیاکانمان پێ بڵێ ئیمێڵمان پێ بڵێ تەلەفۆنمان پێ بڵێ شۆن و عنوانمان بەرێ کە بۆی کە ئێمە بچین بزانین ئایا ئەم پارانەی ئێمە چۆتە سەر حسابانمان بە فیعلی ئەگەر چووە ئەوە و سەقسەی خۆمانە بێ ئەگەر نا ئێمە سەیترمانە بێ باش بەڵام ئێستا ئەوان ئەوە ماوەی ساڵێکە بێ بە هیچ شێوەیەک ئەو جوابی ئێمەیان نەیاوەتەوە کەم پارانی ئێمە چۆتە سەر حسابەکانیان چۆتە سەر حسابەکانمان بگرە ئەمە حسابەکانی ئەو خاڵیە ئێستا حسابەکانی مە خاڵی و پارانەی لیاوەرگرتون نازانین نە بۆ دەرەوەی وڵات چووە نەچی لێ هاتووە ئێمە داوا ئەکەین بۆمان ڕوونکەنەوە بەڵام هیچ ڕوونکردنەوەیەکەمان نایانێت ناژڵێن زەرمان کردووە ئەوان هیچ شتێک ناڵێن ئەڵێن ئێوە حسابەکانتان سفر بووەتەوە بەچی سفر بووەتەوە بۆ نمونەیەکە پێڵم پاوەنی سترلینی لە 2016 مانگی دا شەوی 6 لەسەر 7 پاوەنی سترلینیان هێناوەتە 147 کە 30 ساڵی ژەبێ پاوەنی سترلینی بە هیچ شێوەیەک سعری وای بەخۆ نەبینیوە ئەوە لە هەموو بۆرسەکانی هەموو جیهانە بەڵام ئەمان دووە ئەوەی کە ئێمە داوامانە سەرقەی کرد و ئەمانە لە ئاسایش گیران ئێمە بێ سوپاسی ئاسایشیشکەین لەو ڕەوانگەیەوە کە ئێمە داوامان تۆمارکە ئەوان هەستان بە گرتنی ئەمانە ئیجرعاتێکی زۆر پێویستیان لەگەڵاکردن هەتا ئەو کاتێک کە ئەوان احترافیان کرد کە ئەمە تەلاعوبیان پێ کردووە خۆیان ینی چۆن تەلاعوب ینی بەرزونزمی بەدەستی خۆیان بەرزونزمیان بەم بۆرسەیە کردووە ئەمە لە دۆسیەکانە هەیە ئەمە بەڵگەیە ینی ئەمە معلومەیە باش ئێستا بۆی لای بینەران ڕوون بێسە ئێوە چەند نەفەرن ئەبەم شێوێ زیانتان بەرکرد و حەزەکەم کاک ساڵە جەناب وەڵامێتەوە سەرەتا سوپاسی تەلەڤیزیۆنی پەیامەکەم بۆ ڕووماڵکردنی ئەم کێشەیە ئەم سنتەرە کە دانراوە لێرەکانە لە شاری سلێمانیە لە ناو شەقی شاری سلێمانیە دانراوە لەبەر چاوی بەرپرس و یاساوانە دەدانراوە ماوەی 10 ساڵە ئەم سنتەرە هیچ هینێکی شەرت و هینێکی یاسایی نەبووە ئیجازەی نەبووە چونکی لە بانکی مرکزی عێراقیە لەوێکانە هینێک نییە کە ئیجازەی بۆرسە هەبێت لە وڵاتی عێراق خاصن لە کوردستانیشە کە ئیجازانی ئەمانە هاتوون بە ناوی بۆرسەوە لە حەسیب ساڵە لەوێکانە بنکانە بووە لە ئەم بینای گەلێری ڕنگ بە ناوی سلەیمانی مەنیەوە خەڵکێکی زۆر بەشدار بوون ومانە کە بەشدار بوون بۆوە چوون کە سابتکەن و مستەفید ببنەوەمانە بەڵام ئەمانە هاتوون لە ناو چەند جار بە حیلە و فێڵ و ئەمانە هەر جارە و بە نەوعێک ئەو حسابی و خەڵکان سفر کردوێتەوەمانە ئەمانە ینی بە شێوەی بۆرسەی عالەمی ومانیشیان نەکردووە چونکی بۆرسەی عالەمی بێت لە باقەکە حساب داخڵکە لێەوە بچێتە
سەرسابەکانت بەڵام ئەمە ڕاستە خۆ باش ئێوە نەتانەزانی پێشتر بۆچی ئەم ڕێکارەتان ینی نەگرتە پێشتر نەمان دەزانی کە ئەمە وایەمانە بەڵام دوایی کە پرسیارمان کردووەمانە کە سیرەکەن ئەمە ئەسڵ وەساسی نییە بۆرسە نییە بەڵکو شتێکە و دایانناوە بۆ حیلە و فێڵ لەو خەڵقا کە هەر کەسێ سەرمای داخل کردو لەوێکانە من تەحەداکەم لێرەکانەکە چێک لەی سوادەم کردووە چۆن ئەگەر مەشروعی کەسابەت و ئەوەی وحیلە و فێڵ نیوەمانە خەڵقە بەو شێوەیە خەسارەت من نابێمانە لە دەفتەرە دلارەوە هەتا 200 دەفتەر دلار 300 دەفتەر دلار 2 میلیۆن دلار براوە سەرمادار و ئەوانە بازرگان و ئاڵتونچی و هەموو خەڵکی بازار و دلارمانە کە لێوەکانە داخل بوون و ئیشیان کردووە خەڵکی شارەزاوانە هەمووی هەرزەرمەند بووە ئێستاکان ئێمە کە هاتوین هەر هەمومان سکاڵامان تۆمار کردومانە ئاسایشگرتنی کاتێکگرتنی ئەمانە لێوەکانە سپاسی ئاسایشەکەین کەوان هینی خوان بەرپرسیارەتی خوانی کرد و ئیجرایەتیان لەگەڵا کرد و ژووریان کردن مادەی ئەوان نەسب و احتیاجە سەرۆت و سامانی خەڵق ومانە ئەمە کێشەی تاجە کردوانی هەزاران خەڵکی ئەم شارەیە شاران تیرۆر کرد چانە بزەبت نازانی خەڵکەکان چۆن خەڵکەکان ئەوانەی کە ئێمە دەوامان تۆمار کردووە دەوری 70 کەسین بەڵام زیاتر لە 1000 خێزانی سلێمانیە لەو ڕۆوە زەرەی بەرکەوتووە هەمانە کە جەڵدە لە یاوە مردووە هەمانە وەکو سەربازی ون کە لە خەفەتوەمانە لەم لاولای پێی عیبە باسی بکە کەوا زەرەتمەند بۆمانە لە ڕووی ناشویی سیرەکە فێڵێکی ئاوای لێکراوە سەرمایەکەی چی کۆکرێتەوە لە ژیانی دەمانە چەندها عایلەی این کلۆژی خەڵقانە هەم پارەی خۆیان نییە لەوی خەرج کردووە لەوی وەرگتووە لەوی وەرگتووە ئێستاکانە ئێمە کاتێک و داوامان چووە ئاسایشمان لەبێ ناکردومانە مادەکان بۆ گۆڕی ئەمانە ژیران ماوەیەکی سێ مانگی ژیران ومانەی مامود خۆش بوونکەوە ڕۆژی ڕۆژای مەژبانکرین ڕوبەڕووەکرێنەوەوانە باش کەم سەرۆت سامانی خەڵقەتانی کردومانە پارەتان چی لێکە چۆن پارەی یعنی دەبێت ببێتە دەرەوانێ و بەبێ ئاگاشیان لێ ئاگان لێ ناکەن ینی پێم خۆش کاکسیرۆن جەنابە ینی بۆی بۆ خەڵک ڕوون بێ ئەو کەسانی کە ینی بۆنونە پارەیان داوە بۆ کۆمپانیای بۆرسە چێن ینی زۆرتر لە چینێکن وەزایدەن بوون و ئێستا وە زیانمەندن ینی پێم خۆش بۆ بینی ڕوونکردی ئێوە چەند زەرتان بوون بەرکەوتووە لەم هۆیە بۆ وەکو نمونە بینینەوە بۆ بینەرانی خۆمان بەڵێ ئەمەی کە داخلی ئەم بۆرسێ بەناو بۆرسەیە بووە خەڵکی زۆری پارەدار بووە خەڵکی کەم ئەوی شە بە پارە ئەکرێ بە حەقەت ئەمیش زۆر پێکاتوە لە بازاری ئەوەی سەرمایه‌دار بازاری جگەرەکە بازاری شەوکەتی مەلاکە حەواڵەیە بازاری دۆلارەکە بازاری قماش فرۆشەکان زەڕەنگەرەکان بازاری پۆشاک فرۆشەکان ئەوانەی کە معرەزەکان کۆمپانیاکانیەوەی کۆمپانیای ژێرخانی ئابوودی بڵێن مقاولات ئەوانە هەمووی زۆر لەوانەی تایە تەسەورەکەم ئەوەی پاری زۆر زەخمی زەرەر کردووە لەم 1-2 ساڵەی دواییە تەسەورەکەم خۆی باسی ناکە هەمووی لەو بۆرسەیە زەرری کردووە بڵێن لێ سندراوە من شەخص شکە بەم نایەتە پێشەوە 12 میلیۆن دلاری لەم قسەتەم بۆرسەیە و بە شێوێ لە شەوەکان بە 4 فەقەرە سفریان کردوێتەوە پارەکان لێستاندووە ئێستا وەکو شتێک یعنی نایەتە پێشەوە بڵێ من داوا قەیدەکەم یعنی ئەمە کە ئەڵێن نزیکەی ملیارە دلارە ئەمە ڕازگۆیانەیە لەگەڵ خۆشمان و لەگەڵ هەمووە حەزەکەین لایانی پەیوەندیدار بە دوادۆچنی زۆر جدی بکات لەسەر ئەمە 100 میلیۆن دلار و ئەوەی کە ئێستا داوای قەیدکردن نزیکەی 100 میلیۆن دلارە بەڵام ئەمە خەڵکێکی زۆر زۆرە بۆیە ئێمە ئەوەمان ینی کردوامێ ئەوش باسکەم کە ئەم داخلکردنی حسابە ئەمە ئێستا بۆمان ڕوون بێتەوە ئەم داخلکردنی حسابە لە هیچ بانکێکە بە 24 سعات کەمتر پارە لە بانکەوە ناچێتە سە حسابی بۆرسەی عالەمی بەڵام ئەمان بە چاوتروکانێ 100 دەفتەری بدانایە بە چاوتروکانەیە ئەخسە سەر حسابەکەت یانوو چۆتە سە حسابەکە و وایان لێ هاتوو وەستیشان نادە بە خەڵک ئێستا داوای کەشی خەڵک داوای کەشفی حسابات دەکات لەو کۆمپانیایە ئەڵێ بۆ نمونە من چەندم پارە داوە بە ئێوە چەندتان بۆ من ڕەت کردوێتەوە ئەوان حاضر نین ئەم کەشفی حساباتەش بۆ خەڵک ئێستا ئەوان ئیشەکەن ئێستا حالیان بەنهێنی ئیشەکەن چۆن بەنهێنی ئیشەکەن ئۆفیسێکیان کردوێتەوە لەم لە ئۆفیسەکەی کە داخراوە بە ناوی ئۆفیسێکی تری هەنەیە تری سنتەر بەنهێنی ئیشەکەن باش ئەوان نەگیراش ناکەن لەوەتی ئەو ئیجراعاتیان لەگەڵا کراوە بە نهێنی ئیشەکەن بە ئاشکرا ئیش ناکەن خەڵکەیە مەسەرەن لە هەولێرەوە دێ مەسەرەن لە دووەکەوە دێت لەوە پێشتر زانیوەتی تری سنتەر هەیە و بۆرسی عالەمیە نەیزانی و ئەم وەزع ڕوویاوە ڕێمێم ڕاگەیان نوشتانە بێتە هۆکاریەوەی کە ئەوانەی تر دەستیان بە تەواوەتی کەشفێ و لەوەی ئەو ئۆفیسەشیان پێداخرێ و بۆی تری کۆتایی پێبێن بە هەموو شتێک بەڵام ئەوان ئێستا تەنانەت تەبلیغیان بۆ چێت لە شورتە و مەرکەزەوە نان بە تەبلیغەوە تەنانەت کۆمپیوتەرەکانیان گیراوە نانن پاسپۆرتی لەسرە بێن کەشفی حسابات بۆ خەڵک ڕاکێشن تەنانەت نان ئەو کەشفی حساباتەش بن بە خەڵک منعی سەفەریان لەسرە سەفەرەکەن بۆ دەرەوی وڵات
مڵک و ماڵیان حجز کراوە و ڕقەمی بانکەکانیان حجز کراوە کە پارەی لەسەرا ئێستا دەرکەوتووە کە پارەکانیان سەحب کردوێتەوە یعنی من دەڵام حکوومەت لەکوێیت ئیدارە سلێمانی تۆ لەکوێی بۆ بێدەنگی لە ئاستە مۆزوعە یعنی مۆزوعێکی هەروە سانا و پچووک نییە یعنی بە ملیارە دۆلار لەم شارەیە خورابێ و هیچ لایەنێکی پەیوەندیدار وەکو پێویست نایەت قسە لەسەر ئەمە بکە ئەمە جێ علاماتی ئیسیفام ئەم شتانەی تۆ پشبەستون بە بەڵگە یعنی بەڵگەتان هەیە ئەشتانە چی حەزەکەم گەر بەڵگەی شتێکتانەیە بخەیت ئەمە هەمووی بەڵگەیە کە ئەڵێن ئێماڵێن نوێنەری یاسایی بانکی هەرێمی هەرێم نوێنەری یاسای بانکی هەرێمی کە بۆ دەنگی ئەمریکا قسەی کردووە دەڵێ ئێزە هیچ مۆڵەتێکی بۆرسە حواڵەمان نەداوە بە سلێمانی مۆنی و بە تری سنتەر منعی سەفەریان لەسەرەوە وەکو باسم کرد منعی سەفەرەکەن لە مەتار گیراون هێناون بۆ مەرکەز بە ڕەدی کەفیل بەرکراون مڵکەکانیان حجزی لەسەرە کڕین و فرۆشتنی پێەکەن تەبلیغی حاکمیان بۆ چێت ناچن بە تەبلیغەکانیانەوە تەنانەت بۆ بامل قەبزیش ناگیرن مرکزی شورتە وەکو پێویست ئیجرئاتی لەگەڵان ناکە ئۆفیسیان پێداخراوە بەڵام بەنهێنی کارەکەن لە کاتی کارکردنی بۆرسەکەیاندا بەرز و نزمیان بە سیعرەکان کردو وەکو باسم کرد لە ئاسایش خۆیان احترافیان کردووە لە ساڵی 2006 دەستیان بەکار کردی بۆرسە سلێمانی چەند جار ناوەکانیان گۆڕیوە یعنی ئەم ناوانە چۆن گۆڕاوە چۆن ئیجازەی پێدراوە عفوم کە فێڵیان لە داموزەکانی حکوومەتی کردووە تەنانەت زەریبەی ئاڵوگۆڕی دراویان داوە بە حکوومەتی عێراق بە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەمانە هەمووی بەڵگەن ئەمێ بەدەستیشمەوەی ئەمان خۆی ئەمانە ئەوەتانی خۆیان بەینی خۆیان ئەوەتانەڵێ ئێمە مۆڵەتی بۆرسەمان نییە ئایا مۆڵەتی بۆرسا ئایا مۆڵەتی بۆرسەیان نییە چۆن کاریان کردووە چۆن ڕێگایان پێدراوە بە چ شێوازی ئەی حکوومەتی هەرێم ئیدارە سلێمانی تۆ لەکوێیت چۆن ئەمە و هێشت کابرایەک دوکانێکی فەلافل دانێت هەتاکو و ئیجازەی نەبێت نایڵن داینێ کابرایەک دەمانچەیەک هەڵەگرێ ئیجازەی نەبێت مسادەرەیەکەن و حجزیەکەن و ئیجرئاتی لەگەڵاتە تۆ گومانە هەیە بەڵێ گومانە ئەمە هەمووی گومانە ئەمانە ئەمە تەلاعوبیان پێ کردو ئەمەینەکانی تەلاعوبکردنەکەیانە کە 126 پاوان خەڵک بە 126 پاوانی کڕیۆ هێناوێنێتە 147 بە شەوی سەعات دوورنیوی شەو ئەمە بەم شێوەیە خەڵکیان کە لە بۆرسی عالەمیە ئەوەی نەبینی کە لە بۆرس هیچ ئێوە نەتانەزانی ئەمە تەلاعوبە چۆنیانی ئێوە ئەمە بۆرسی ئەم کوڕە خۆی احترافی کردو ئەم کوڕە خۆی احتراف کوڕی ئەم عێرەبەکەی احترافی کردو لە ئاسایش لە دۆسیەکەیە هەیە ئەڵێ ئێمە خۆمان بە دەست جوڵانومانە خۆمان یاریمان پێ کردووە یعنی من حەزەکەم ئەمامە کارەساتە لە وڵاتیان ڕوویاوە بەڵام هیچ لایەنێکی پەیوەندیدار بەشی کۆمەڵایەتی ئەوەتانێ تەبلیغی بۆ چۆ بەس بۆی کە دانیشن لەگەڵ خەڵکە کۆمەڵایەتی یەشێتی نیشتمانی کوردستان تەبلیغی بۆ دەرکردون ئەڵێ وەرن دانیشن خەڵک پارەی نایە بەس بزانین حەق و ناحەق لای چێیە ئەوان نایان بۆ دانیشتنی لەگەڵ خەڵکە باشە ینی پێم خۆش ینی جەناب کاتیان حسابە کردەوە کاک ساڵ چەند قسەنەوە حسابەکەتەوە ئەو ئێتیمانەی دایان بۆتن ئەو دڵنیایی دایان بۆ تۆیان چی بوو ینی تۆ ئەو دڵنیا بووی پارە بخەیتە ناوە حسابە و ترس نەبێ فەوتێ هەموو بازرگانەی بەشی خۆی بە دڵنیایە ینی ئەوەی تایە بێ بەم خاصێتانەی تیا بێ کە بێ گرنتی وەرگێ بەڵێ کاتێ من داخل بووم چوومە ئەوەکانە حەزب ساڵە لەوەکانە لەگەڵ فەرمانبەرشتەکان قسەم کردومانە کە شەرت و شروعی یاساییتان چۆنەکە من دەمێت داخلی بۆرسە بم و لەوەکانە کاسبی بکەم چونکی بازاڕی دۆلارەکە و لە ئاڵتونا و لە تمەن ئەوانە هەر بۆرسەیە لە سلێمانی چەند ساڵی شتیاگەنەوەمانە بەڵام ئەمە وتمان شتێکی پارێزراوتر و چاتر و ئەوەترە لێ پرسیارم لێکردم وتیان کاکە وتم لە شوێنێک من لە چ بانقێک کارە داخل کەم و حسابم کەمەوەمانە وتی پێویست بە بانک ناکەین هەر خۆمان باقین لێرەکانە بێنە چەندی دەوێت داخلیکەینەوەمانە وتم ئەی باشە آخر بۆ ڕێنمایی بۆ دڵنیایی ئێمە کە ئەمە ئایا گونجاوە ئێرەکان ئەم پارانەمان ئێمە ناخورێ ئایا دزی قەراسەنە هەیە کۆمپیوتەر هاکردن ئەمانە تیکاک ساڵەوە تۆڵژی پۆلیسی ئەنتەرپۆڵ ئەمە حیمایی دەکە پۆلیسی ئەنتەرپۆڵ حیمایی دەکەمانە دەوتم کەوابێ باشە یانی شتەکانی هەموو لەفزی بوو هەر لەفزی بۆمانە جا کاتی مێژ پارەمی کردومانە وتم ئەی وەسڵ شتێک وتی وەڵای من هەر لە تۆ 24 ساڵم لێ پێچینەوە برسیار و سیفسارۆمانە خەڵک هەر هاتۆ پارە داخڵەکە ویشەکەوەمانە بەڵام کاتی پارەی خۆم داخڵ کردووەمانە وەسڵ منی وەرگرتوون کە مەچێک خەڵک وەسڵی وەرگرتووە ئەمانە وەسڵەکان کە وەرماگرتووە مەسەلامە هەر وەسڵی $10,000 کەوا داخل بووم ئەمەش حساب و کۆدی ڕقم و حسابەکەمە کە پێی داخل بوومانە ئەمە چەندەها جار کە بەم وەسڵانە وەسڵی ترایدی سنتەرۆمانەی خوانە بەڵام خەڵکیشی کەم ئەم وەسڵانەی وەرگرتووەمانە وەسڵ کەم کە وەری نەگرتومان هەر ئاوایی داخل بووتەوە
بەڵام پارانە کاتی داخل بۆمانە لەوێکانێتەوە هەر سیەکەی کڕی بێت فرۆش بێت ئەمانە ئەوان کاتیعاکەدەگەری حمولشتی خوان لێڵگەن سەرباخی ئەوەش سەرمایەکەشان سوتادین و خواردیان سەرمایەکەشیان خوارین ئەمانە ئەمە لە بۆرسی عالمی ومانە و یاسا و شەرت و شروتانە بۆ شێوازە نییە ئەمان هاتن یعنی هەلیان خۆستەوە بۆ خۆیان کە هیچ فراغی سوڵتەیە بۆیان ومان هیچ ئیزازشیانێ بە ئارزوی خۆیان پارەی ئەو مۆڵە پارە مۆڵەکە چۆ بەردەستیانوانە هەمویان بەو شێوازە خەڵکان ئیفلاس کرد و خواردیان و ئەمانە بەڵام کاتێک ئێمە پێمازانی ئێتر مەشەستین بە داوای قەیدکردن و ئەمانە لە ئاسایش ومانە وتیان چۆن شتی واکراوە ئەمانە ئەوان شاتن لە پێچنوار کرد و گرتیانەوانە بەڵام ئێستەکانە داوا لە وەزارەتی داد دەکەین کە ئەم کەیسەیە بەلاڕێدا براوە کە ئەم مادەی ئەمانە گۆڕدراوە ئەمە مادەیەوان نەسب و احتیالە پارەیەکی زۆرە چەندەها عالی سلێمانیە کە وەزارەتی داد بێتە دەنگ لەسەر ئەم دۆسیەیە کە مافی ئەو خەڵقە بگەڕێتەوە یعنی دیفاع لە زاڵم نەکەن دیفاع لە زوڵم بکەن و خەڵقەکە زوڵمی لێکراوە ئەمانە حاکمەکان زەتێکی زۆریان لەسەر ئەمانە بۆ بەڵاکراون ئێمە یعنی ترسیۆمان هەیە لە شوێنەکە سارە لێیان بە یان زڵدە لێیان بەمان حەق حسابی و خەڵقە بفەوتێ داوا دەکەین کە لە دەنجی تەلەڤیزیۆنەکەی بەڕێزەکەیەوە کە ئەم دەنگەمان بگا بە بەرپرسان بە منسوولان ئەوانەی وڵات بەڕێوە دەبن حاکمە بەڕێزەکان بیانگرن و ئێمە ئەوان ڕوبەڕوو بکاتەوانێ ڕوبەڕوو بکاتەوە بە پێی بەڵگە و دێکومەنتومانە کە حەق و حسابی و خەڵقە بگەڕێتەوە خەڵگەی ئیفلاسی کردوێ بە تەواتی بەم هۆیەوە بەڵێ خەڵکێکی زۆری فلاسی کردووە هەیە ینی مەسەفی ڕۆژانەی لەملاولا برادر و لەوە وەردەگرێ خەڵکە ساری خۆی فرۆشتووە و خەڵکە خانی خۆی فرۆشتووە عەرزەوشی خۆی فرۆشتووە ئێستاکانە شیوەکە سیروانوانە دەزام چەند وەختە سەرمایی هەبووە سارەی هەبووی بێسە بە تەکسیاچوون بۆ ئێرەکان ئێمە سەرباخیەوەی کە وەختی ئێمە بۆ پارانە توانیمانە زەکات بدەین پارە ببەخشین لە شارەکەدا مەسرە بێ پێ و خەڵکە هەر هەمووی چین توێژەکان استفادان لێ دەکرد شاری سلێمانی جان بووە لە هەموو ڕووی کەسابەتیوەمانەوە کە مردوو بۆ هۆی چەندها کەیسی ئاوا هەیە پێت وایە ئەمە هۆکارێکە بۆی اقتصادی سلێمانی بەتاوی هێواش بووە ئەمە زۆر تەسیری خۆی کردوتە سەری لەبەرەوەی زۆری سەرمای سلێمانی کۆکراوەتەوە بەو سنتەرە بردوێتی و لە بەرچاوی ئەمە بەرپرس و منسوور و عەداڵەتە کاکسیروان کاتێەوە چوونە دەرەوەی وڵات باسیەوە کە چوونەتە دەرەوەی وڵات ینی بەدوەدا چوونتان کردووە دەرەوەی وڵات چیان پێوتن ینی بۆرسەکانی ئێمە خۆم وەکو شخصی نەچوون بەڵام ئێمە محامیمان هەیە محامیەکەمان چەند جار شۆتە کە باسی عەمانیان کردووە کە باسی ئوردن و باسی دوبەیان کردووە ئێمە ئەوان بە نهێنی چوونەتە ئەو وڵاتان و بە داداچوونیان بۆ کردووە لەسەر ئەم قەزیەمان ئەوان بە هیچ شێوەیەک بە دوواداچوونیان بۆ کردووە بڵێ محامیەکانی ئێمە بە هیچ شێوەیەک نە ئەساسیان هەبووە نە ئەسلی هەبووە قسانی ئەوان کردوانە بۆیە ئەم محامیەکانمان سپاسیانەکەین بە خۆبەخش باوەڕە هەبێت باوەڕ هەبێت مەسروفاتیان بە زۆر لێوەرگرتوینەتەوانێت لەبەر زانیان وەزعمان زۆر خراپ بووە مەسروفاتی ڕۆژانی کە چون بۆ سەفەریان کردواتونەوە ئەو مەسروفاتیان ئەگەر لێوەرگرتوین وەکو پاریان لێوەر نەگرتوین چون بە دوواداچوونیان بۆ کردو بۆ زۆر شۆنی تر حەز ناکەم ناوی بێنم و ئەمە دەلالەتە کاتە سەرکەوان دەستیان بڵێن دەستی سنتەری ئەو سنتەرانە دەستیان هیچی تیان نەبووە کە ئێمە محامیەکەمان گەڕانەوە لەوێ کە ئەوانە هیچ ئەسەرەکانی و ئەوەلیاتەکانیە زیاتر شێگیرتر بوون لەسەرەوەی کە وەکو دڵسۆزێکی ئەم شارە هەڵسان بەوەی کە نێڵن ئەم غەدرا بەسەر ئەوانە بڵین ئەو غەدری لە خەڵکیان کردو بەسەریانە تێپەڕبێت ئەنجا حەزەکەم تەوزیع بم بەسەر شتێکەوان حسابیان بۆ هەر شخصێکە کردوانێ کە دە دەفتەرێ زەرەرەکە لەسەر ئەو ڕقەمی حسابات پاش ماوەیەک حسابەکان ئەگۆڕی بە حسابێکی تر ئەیان و شەری ئەو لەگەڵ ئەو شەریکیان نەماوین بووینە تابیع بووین بە شەریکەیەکی تر بەڵام ئەمە دەرکەوت کە ڕاز نییە ئەوان بیدایەت ئەیان و ئەگەر تۆ ئاڵتونی کڕی یان یۆرۆ کڕیان پاوانێک کڕی هەتا 10 ساڵ بۆ هەیە 10 ساڵ بۆ هەیە تۆ بیهێڵیتەوە ئەجا لە زەرەرابییان لە قانجازابی ئەو کاتە خۆ سەرپشکەبیلەوە بەڵام ئەوان زانیان خەڵکەکە زۆر دێتە ئیشەکەیانە ئەوانە خۆیان خوار کردوانێ و ئەیانوت ئەبووی هەموو ساڵێک دەرەکەدا من شخصە ناسم برادری خۆمە 29 دەفتەر و 7 وەرەقی لەسەر حساب بوو بە زۆر پیان دەرکرد پیان ئەبێ و پارێ دەرکەیت لە زەرەرا بوو بە حەقەت ئاڵتونی هەبوو لە زەرەرا بوو پیان دەرکتیان ئەم شەریکەی نەقڵە بێ بۆ شەریکەیەکی تر یعنی هەر زمانێک و هەر ماوەیەک حسابێکیان ڕەمێ نەفەر هەبێ چەند ڕقەمی حسابێکی بۆ بەدڵکرابێ بۆی و پارانە پەردەپۆشکرێت پێم خۆشە کاکسیروانیانی ئەو پشکانیەوەتان کڕی هەر بۆ ئاڵوگۆڕی دراو بوو یان پشکی کۆمپانیەکانی تریژ بوو ینی بوون و کۆمپانیای خۆماڵیە بیانی کۆمپانیای خۆماڵی تیانە بوو
ئەوەی کە ئەکردرا هەمووی وەکو بۆرسەی جیهانیە هەموو مادەکانی تیابوو هەموو وەکو وتم باسم کرد بدایەت سیستەمێکیان هێناوە سیستەمەکانەوە لە ئەردەنەوە هێناوە بچن لە بەلاڕوسیا ئیشی پێ بکەن بڕن لە ئێران تارانە ئیشی پێ بکەن لە هەر شوێنێ داینن ئەو سیستەمە ئیشەکە بەڵام ئەو سیستەمە خۆی بەس سیستەمەکەیە خۆیان ئەزانتوانن شەو لە کاتی بۆرسە مەجالێکی هەیە بۆ وەستانی بۆرسی عالەمی ئەوەستێت لەو مەجالەیە خۆیان بەرزونزمی پێەکەن حەچی خەڵکێ سوتاوە زۆربەی لە شەوا سوتاوە لە حەزەیەکی تریش کە ڕۆژ ئەیان کرد ئەوە تاکتیکێکی تر بوو ئێستا بۆمان دەرکەوتووە زۆر لە برادران باسییان کرد ئەوە کاکێ منێکەیە خۆی کردمی وەکیل کوتی ئەبێ و قسەیان بۆ بکەی ئەنتەرنێتەکان ئەوەستان هەموو کاتێ لە کاتی ئیشکردنیان لە ڕۆژە لە ئۆفیسەکان ئەنتەرنێتیان ئەوەستان کە ئەنتەرنێتیان ئەوەستا پاش 5 دقە 10 دقە ئەنجا هاتەوە لەو کاتەشە خەڵکێکی زۆر ئەیان سووتان ئەیان و خەتی ئەنتەرنێت وەستاوە بەڵام بۆ تەلاعوبکردنی بۆرسەکە بوو خەڵکیان پێ ئەسووتان و بۆ هێنانە خوارویان بردنە سەرەوەی بۆرسەکە بەرزونیزمیان پێکە خەڵکێکی زۆر ئەسووتا هەموو پێ جەرەسێکی لێ عنی بۆ سووتانی ئەوە بوو حسابەکانی خەڵک سفر بڵێ ئەمە یعنی بەشێک بوو لەم تاوانکاری کە ئەمان ئەنجامیان ناوە بەرامبەر خەڵک پێم خۆشە بە کورتیانی و گومانتان لە چی هەیە لەم پرۆسەیە گومان وەکو چۆن یعنی ینی گومانتان هەوەی هەیە بۆ نمونە کەسێک لە پژەم پرۆسەیەوە بێ ینی یەکێک ینی کەسێکی بۆ نمونە ئێوە باسیەکە نەمانە گیراون دووبارە بەردراونەتەوە دووبارە بۆ نمونە 1000 دەفتەر ئێوەیان بردووە سە بەنهێنی کارەکەن و دووبارە ئەمە گومانی ئەوەتان لا دروستەکە کە ئەمانە خەڵکێک لە پشتیانەوە بێ کە دەسەڵاتدار بێ یا خەڵکێک بێ هەستاوینەوە ئەمیشە بە دوایدا دەچین کۆڵی لێ نادەین یعنی ئێمە هەر هەموو خەڵکانی کە زەرمەدوانە کۆڵی لێ نادەین ئێمە ئەمانە کە جیرانومانە سوپاسیان دەکەین بەڵام بۆچی بەربوون بۆ یاسایان چەماندەوە لە پێناوی ئەمانەدا کە زوڵ ناکرێت لە خەڵکی ئەم شارە ئێمە دەمە یاسا سەرۆر بێ یاسا ڕێی خۆی بگرێ و هەر وڵات و گەلێک یاسا حاکم بەرقەرار بێ ئەو گەلون دەژی یعنی هین نابێ ناڕوخێ بەڵام ئێمە ئەمە یاسایان چەماندێتەوە لە پێناوی ئەوانەدا ئێمە دەمانەوێت یاسا بە کاری و بەجددی خۆی بەڕێی خۆی دابڕوە لێپێچینەوە لەگەڵ ئەمەدا بکە و بیانگرێتەوانێ و حسابی و خەڵکە بژێڕێتەوان زۆر باشە ئێمە سکاڵامان ئەوەیە زۆر باش کاک سیروان گومانتان هەیە پارەکانتان لە برابێتە دەڕی وڵایە لە ناو وڵات ئاما بێ بەپێ ئەو تاقیقی لە ئاسایشا کراوە ئەیا زوێر و کوڕەکانی ئەو چەند عەرەبە تقریبا 15 میلیۆن دلار لەسەریان ئیسپات بووە کە خۆیان دانیان پێ 15 میلیۆن دلاریان بردوتە دەرەوەی وڵات 15 میلیۆن دلارە طبعا بەس ئەم سەکەسەی هەشتا کەسنەوە کەسەی کە داوای قەید کرد لە شورتە و لە ئاسایش نزیکەی 89 میلیۆن بۆ 100 میلیۆن دلارە بێ ئەی کە ئەمان ڕەبتن بە بۆرسەی عالەمیەوە بۆچی 15 میلیۆن دلاریان بردوتە دەرەوە ئەی 85 میلیۆن دلارەکەی ترچی لێ هاتووە کەواتە ئەم پارێ بەشێکی براوەتە دەرەوە بۆرسە نەبووە لە ئەساسا ئەگە بۆرسە بووە هەموو پارەکە سۆ حسابی بۆرسە بۆی کە خەڵکیان ڕەپت کرا بە بۆرسەوە بەڵام ئەمە ڕەپت نەبوون بە بۆرسەوە ڕەپدون بە خۆیانەوە 15 میلیۆن دلاریان چۆن بۆچی بردووە و خۆیان ئەزان نەبێەوە تحقیق پێیان بڵێ بکە پارەکانی ترکە لە خەڵک وەرگیراوە ئەم کەسەی داوای قەید کردووە ئەوم لە بەڵام ملیارە نزیکەی ملیارە دلارە ئەمێ باسی وەشکەم ئەمانە سیاری جامڕەشیان پێ بووە هەندێکیان مۆڵەتی بڵێن جامڕەشکردنیان بۆ کراوە بە کتابی ڕسمی چەکیان هەڵگرتووە بە ڕسمی ئەمانە هەمووی جێگای پرسیار خۆش سپاس بۆ بەڕێزان سیروان محەممەد ئەوە بەڕێ ساڵح محەممەد ساڵح مححمود وایە زیان لێکەوتوان لە کێشکەی ترند سەدەم لە سلێمانی و بردنی 1 میلیارد دلار لە شاری سلێمانی سوپاس بۆ بەژاریتان لە بەرنامەی ژێرخان هیوادارم دەنگتان گەیشت بێ بە لایەنی پەیوەندیداری کێشەکەتان چارەسەر بێ سپاس بۆ بەژاریتان بە هیوایەوەی کە دەستان خۆش. نرخی دۆلار لە سەرتایکردنەوەیدا لە یەکەم ڕۆژی هەفتەدا بە 124 و 450 دەستی پێکرد بەڵام لە کۆتایی هەفتەدا بە بەرزبوونەوە بازاڕی بەجێش دەخستە هەفتەی دۆلار ئامادەیە. نرخی دۆلار ڕۆژی شەمە لەکردنەوەدا 124 و 450 دینار بووە لە ڕۆژی یەکشەممە لەکردنەوەدا بەرزبووەتەوە بۆ 125 و 725 بەرزبوونێکی خێرا بووە. نرخی بانکی ناو 1990 دینار بوو بەرامبەر $1 واتە نرخی $100 بەرامبەر بە 1990 بووە. خستنە ڕووی دۆلار 157 میلیۆن و 268,429 دلار بە ڕۆژی دووشەمە
نرخی دۆلار لەکردنەوەدا بووە 124,525 واتە کەمی کردووە ئەوەش هاوکات بە لەگەڵ کەمکردنەوەی خستنە ڕووی دۆلار کە بڕێکی 156 میلیۆن 501 دلار بۆ نرخی بانکی ناوەندی بە جێگری ماوەتەوە لە 1990 دینار. ئەچینە ڕۆژی سێشەممە ڕۆژی سێشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار 124,500 بوو واتە زیاتر دابەزیەوە نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە خستنە ڕووی دۆلار 159 میلیۆن و 463 سنت بووە و هاوکات ڕۆژی چوارشەمە نرخی دۆلار 124,650 بوواتە 150 دیناری چوەتە سەر نرخی بانکی ناوەندی بە سابتی ماوەتەوە خستنە ڕووی دۆلار 152 میلیۆن و 560,881 دلار بووە. کۆتا ڕۆژی هەفتەش ڕۆژی پێنجشەممەیە دۆلار لەکردنەوەدا 125,150 بووە واتە بەرز بووەتەوە نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە و هاوکات خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی و 35 میلیۆن و 800,000 دلار بوو واتە بانکی ناوەندی خستنە ڕووی دۆلاری کەم کردوتە بۆ باڵانسکردنەوەی نرخی دۆلار بە دینار لە بازاڕەکانی عێراقدا. هیچ کات لە وەرزی هاوین و زستانە هەرێمی کوردستان کارەبای 24 کاتژمێری بەخۆ نەبینەوە ئەمەش بۆتە خەونێک لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانین ئەم هاوینە پێشبینەکان چین بۆ کارەبا سەرتاش کۆمەڵەیەک گرافیک بەرهەمێنانی کارەبا و بەکاربردنی بەرهەمێنان هەرێمی کوردستان 2700 مگاوات کارەبا بەرهەمێنێ خواست لەسەری 5,500 واتە ڕێژەی خواست زیاترە لە ئاستی بەرهەمهێنان پشکی هەولێر لە کارەبایە لە 42 واتە پشکی ئەو بەرهەمەی لە کارەبا بۆ هەولێرە چێ لە 42 لە سلێمانی لە 34 دهۆک لە 24 بەڵێ لە هەرێمی کوردستان دوو سەرچاوی بەرهەمێنانی کارەبامانەیە پێشتر هەموو سەرچاوەکانی بەرهەمێنان واتە ئەو وزەی بەکارێنا لە بەرهەمێنان هەمووی گازوایل بوو بەڵام ئێستا بە پێی وتەی وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان لە 180 بەرهەمێنانی کارەبا لە غازی سروشتیەوەیە وە گازوایل تەنها 1 ملیۆن لیتر ڕۆژانە بەکاردێنرێت بۆ بە بەرهەمێنانی کارەبای سلێمانی. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای بەڕێز سیروان محەممەد بەڕێوەری ڕاگانی کارەبای سلێمانی زانیاری زیاتری لەسەر واتە پێشبینی ئەومان هاوینی ئەم ساڵمان بۆگا. بەڕێز سیروان محەممەد زۆر خۆشحاڵم لە بەرنامەی ژێرخان لەگەڵ مای پێشبینەکانی تۆ بۆ هاوینی ئەم ساڵ بۆ ئاستی بەرهەمێنانی کارەبا و ئاستی بەکاربردن چۆنە بێت؟ تەبەن سواز بۆم دەرفەتە تەبەن دیارە ئێمە هەر وەکو لە سەرەتای یعنی لە وەرزی بەهارە پێشبینیمانە کردکەوە با بڵین ڕۆژی کارەبا لە هاوینا باش نابێت بە ئەوەش بە خوێندنەوەمان بۆ توانای بەرهەمهێنان و ڕێژەی خواست لە کاتەکانی هاوین و زستانە ڕاستێکەی یعنی بەگوێرەی ئەو با بڵین بەگوێرەی ئەو داتایانی کە لە بەردەستمانە ئێمە لە باشترین حاڵەتە ئێستا ڕۆژانە تقریبا ئاستی بەرهەمێنانی کارەبا 2600 مێگاواتە کەبانوەکو هەر خۆشتان لە ڕاپۆرتەکەی ئاماژەدا پێەیە نزیکەی لە 134 بۆ هەرێمی بۆ سنووری پارێزگای سلێمانی و گەرمیانە ئەوەی باقەکەی تریشی بۆ هەولێر و دهۆکە بەڵام دیارە ڕێژەی خواست لەسەر کارەبا زۆر بەرزە بێتەوانێت لە وەرزی هاوینە تەبان دیارە ئاشکراشە یعنی کێشەی کارەبا بەشێکە لە کۆی ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە یعنی بەدەر نییە چونکە بۆیە یعنی پێشبینیەکانمان بۆ وەرزی باڵین بۆ مانی داهاتوش ڕەنگە بێگومان لەم مانگە باشتر نابێت یعنی ڕەنگە پێشبینێک نیە ڕەنگە کەمتریش بێتەوانێت ڕەنگە پرسیارکەی بتوانانی وەڵامی زیاترتان بێنێت. ینی چەند سەعات کارەبا ئەتوانرێ بدرێت ینی وەزارەتی کارەبا چەند سەعات توانێت کارەبا دابینکە بۆ هاوینی ئەم ساڵ بە تایبەتی ئەم سێ مانگە؟ وەڵاهی تەبان دیارە خۆی وەکوتم کارەبای نیشتیمانی ئێستا لە باشترین حاڵەتە ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی بە تێگڕایی بە معدەلی
ئەتوانین 12 ساعت کارەبا ببین یعنی 12 ساعت کارەبا نیە یعنی لە 150 دابینەکرێت دەبانەوە ئێمە پێشبینێتین کەوا زیاتریش ببێ یعنی کەمتریش بێتەوانێ بۆ مانگی تەمووز زووەوانە چونکە کێشەی کارەبا بڵین هەر بەرڕەبت نییە بە خودی کارەبا خۆیەوە یعنی تۆ زانی ئەگەر ئاویش کەم بێتەوانێ دیسانەوە کارەبا بەڕێز ینی کێشەکانی بەردەمتان چین ینی بۆ نوێن هەرێمی کوردستان ناتوانێت بۆ نمونە لە 12 ساعت یا لە 15 ساعت کارەبا زیاتر بدات لە هەموو ئاماژێ بەوەیەکەوە تۆ خۆ دەزانی خواست و خستمە ڕووە خواستەکەمان زۆر زۆرە خستمە ڕۆکەت کەمە یعنی بەگوێری ئەو خواستەیەکەوە هەیە لەسەر کارەوە ئێمە ئەوەمان نییە خستمە ڕووی یعنی بەسکە بۆیە بەڕاستی یعنی ئەگەر بمانەوێت ئەم کێشتێ چارەسەر کرێت بەڕاستی ئەوە ئێمە دەبان لە 2013ەوە لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە ئێمە ڕەوشی کارەبا ڕۆژ بەڕۆژ بۆ دۆ گەڕینەوەری طبعا بە تایبەتی لە وەرزی هاوین و زستانە و ئەم کێشەیە بەڕاستی ڕەنگە ئێستا بە بەشداریکردنێکی ئاوا ڕەنگە ئێمە نەتوانین مناقەشەی چارەسەری کێشەکان بکەین کەی چۆن چارەسەرە بێ ئەوە نابێت ئەوە پێویستی بە بەرنامە و پلان ڕێژێکی زۆر زۆر تۆکمایە بۆی بتوانین کێشەی کارەبا زۆر باشە کاک سیروان پێم خۆشە کۆتا وشت زۆر بە کورتی پەیامت چییە بۆ وەرزی هاوین بۆ هاوڵاتیان وڵی ئێمە تەبەن کێشەی کارەبا تەبەن کێشەی هەموو ماڵێکە و ئێمە بەڕاستی ئەو بڕەکارەبایی کە ڕۆژانە بەڵام بەڕاستی ئێمە داوای خۆیانە وابێ ئەوەش بەگوێرەی ئەو پێویستەکانیان بەکاری بێنێ ئازانی زۆر زۆرکەمە ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی بەهینی ئەتوانین کەکرەوە بە 5 گروپ یەک گروپی کارەبا وەرەگرێت بۆیە بەڵام ئێمە داواکارین لە حاڵمان بن چونکە هەر خۆیان قازانجەکان سوودەکەی بۆ خۆیانە یعنی ئەو لە کاتی گەرماکەیە لە کاتی پێویستیە ئامێر و ئەچیزەیەک زۆر زەڕور نەبێ پێویست دەبێت بەکاری مێنن بۆی سوودەکەی هەر دوجار بخۆیانە بەڵێ سپاس بۆ بەڕێز سیروان محەممەد بەڕێوەری ڕاگانی کارەبای سلێمانی بۆ پێشبینیەکانت. بەڵێ بەڕێزان ئەمە بەڕگە و بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی ژێرخان بوون تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ و کوردستان هەر ئاوەدان بێت.